کاتێک مەسەلەی ژنان یا پرسی ژن دێتە ئاراوە لە کۆمەڵگەیە بەتایبەتی لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە دوو ڕای پێشەوانەی هەیە. هەندێک پێی وایە کە مەسەلەی ژن بەس پەیوەندی بە خودی ژنانەوە هەیە، پەیوەندی بە پەیوەستە بە خودی کارکردنی ڕێکخراوەکانی ژنانەوە، و هەندێکی تر پێشەوانەی ئەوە پێی وایە مەسەلەیەکی کۆمەڵگەیە. بە بڕوای من مەسەلەی ژنان هەموو ئەو بابەتانەی پەیوەندی بە پرسی ژنەوە هەیە، لەبەرەوەی ژن با بڵێن پەیوەندیدارە بە خودی خۆیەوە، پەیوەندیدارە بە ڕەگەزی جیاوازەوە کە بەرامبارەکەی ڕەگەزی پیاوە، پەیوەندیدارە بە خێزانەوە. بە بڕوای من و لە هەمان کاتە کرێدراوی هەموو کایە و بارە جۆر بە جۆرەکانی کۆمەڵگەیە. بۆیە بە بڕوای من مەسەلەی ژنان، پرسی ژنان، کارکردن لەسەر مەسەلەی ژنان مەسەلەیەکی کۆمەڵگەییە. واتە لە بواری کۆمەڵایەتیە کاتێ بابەتێک دێتە پێشەوە، لە بواری ئابوووریە، لە بواری دەرونیە، لە بواری سیاسیە و سەرجەم بوارەکانی تری کۆمەڵگە بەپێی قۆناغە جۆر بە جۆرەکانی کەبوونی هەیە. ژن گرێدراوی هەموو ئەم بوارانەیە پێکەوە. بۆیە کارکردنی مەسەلەی ژن هەمیشە ئێمە گۆڕێکراوەکانی ژنان داکۆکی لەوە ئەکەین و ئەمانەوێ ئەو ڕاستیە بە کۆمەڵگە بگەێنین کە مەسەلەی ژن پەیوەستە بە هەموو ئەم بوارانەوەی. هەر کاتێک ژن لە گەشەکردنا بێت، کۆمەڵگە ئاراستە و ڕەوڕەوەی گەشەکردنەکە بەخۆ ئەبینێ، و هەر کاتێک ژن لە پاشەکشەیە بێ، بێگومان لە هەموو ڕۆکانی ترەوە کاریگەری پاشەکشەبوونی بەناو کۆمەڵگەوە بوونی هەیە. بەڵام بینین زۆر جاریش کە مەسەلەیەکی کارکردن یەتە پێشەوە هەموو دوو ڕای جیاوازیش هەیە. هەندێک جار ئەگەر مەسەلەکە باش بێت ناخرێتە سەر بڵێ قەزیی ژن، ناخرێتە سەر دایک، ناخرێتە سەر ژن، ئەڵێ ئەوە باوکی باش بوو، جاری وایە لەناو خودی خێزانەکانە، یاخود ئەڵێ ئەوە هاوسەرەکەی پەیوەندی بە هاوسەرەکەی هەیە کە باش بوو. بەڵام بۆ نمونە هەر لەناو خێزانێکە ئەگەر مناڵەکەی ئەو خێزانە گرفتێک ڕووبات، کێشەیەکی ڕووبات، لاساریەک هەبێ بابوومان هەیەوا بڵێن ئەڵێ وەڵاهی ئەوە دایکەکە پەیوەستێکە بە دایکەکەەوە، کە ئەمە بۆ چوونێکە پەیوەندی بە باگراوند و عەقڵیەت و سەقافەت و فکری خودی تاکەکان و کۆمەڵگەوە هەیە بە شێوەیەکی گشتی. بەڵام لە هەمان کاتیشە ڕێیەکی تر هەیە کە کاتێک هەروەکو هوژەناب لە پرسیارەکە تا ئاماژەت پێکە، زۆر جار وای لێ هاتۆ گۆڕانکاریەکان ئەگەر شتێک هەبێت یەکسەر ڕوبەڕووی ڕێکخراوەکانی ژنان یەکرێتەوە. ئەمە بەدیوە کاتیوەکی ئیجابیە، ئەڵێ بڕۆ بۆ ڕێکخراوەکانی ژنان، ئەوە پەیوەندی بە ڕێکخراوەکانی ژنانەوە هەبوو. ڕێکخراوەکانی ژنان وای کردووە ژن تاک خێزان هۆشیار بێ بەرامبەر بە قەزیەشن. ئەمە بەدیوێ کاتیوێکی ئەرێنیە بۆ مەسەلەکە. بەڵام بتەوێ و نەتەوێ زۆر جار گۆڕانکاریەکان لە یاسایە، زۆر جار هۆشیارکردنەوەی تاک لە کۆمەڵگەیە، گرێدراوی ڕاستە ئەچێتە چوارچێوەی کار و ئەرکی ڕێکخراوەکانی ژنانەوە، کە لە چوارچێوەی ڕێکخراوەکانی ژنانە هۆشیاری یەکێکە لە ئەرکەکانیان و فشارخستنە سەر دەسەڵات بۆ بەجێهێنانی ئەو گۆڕانکاریەکێکی ترە لە ئەرکەکانی. بۆیە ئەم دوو ئەرکە بە پلەی یەکەمەکەوێتە ڕێکخراوەکانی ژنانەوە. باشە، بەڵام بەگشتی کارکردنی مەسەلەی ژن مەسەلەیەکی بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە. بۆیە کارکردن لەسەر مەسەلەی ژنان ئەتوانم بڵێم بازنەیەکی پێکەوە گرێدراوە لەگەڵ حکوومەت، لەگەڵ پەرلەمان، لەگەڵ خێزان، لەگەڵ دام و دەستگا سەرجەم دام و دەستگاکانی پەیوەستن بە کۆمەڵگەوە. هەر کارکردنی هەر مەسەلەی بۆ نمونە لەسەر گۆڕینی یاساکان، ئەرکی ڕێکخراوەکانە کە پێشنیار بکەن بۆ پەرلەمانی کوردستان، پرۆژە یاسا پێشکەش بکەن بۆ نمونە بۆ پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان لەوێ ئەرکی تاواکردنی ئەم پرۆسەیە ئەوەیە تەصدیقی ئەو یاسایە بکە، بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە بکە. دام و دەستگاکانی حکوومەت بە هەمان شێوە بێنە سەرخەت کە ئەوە لە بەرژەوەندی کۆمەڵگەیە. بۆیە ئەبینی تۆڕێکی پێکەوە گرێدراوە، چ دام و دەستگاکانی ڕێکخراوەکانی ژنان، چ حکوومەت، چ پەرلەمان، چ دام و دەستگا قەزاییەکان، هەمووی گرێدراوی یەکە و تاکەکانی کۆمەڵگەش کە هۆشیاری گرنگە بۆ ئەوەی بتوانن لە ئەرک لە مافەکان و وەرپرسیارەتەکان بەپی ئەمە دابش بووە بیزانن ئەرکی هەمەلایەنەیە کارکردن بۆ ئەو مەسەلانە. ڕێکخراوەکانی ژنان هەن
توانی وانە قەزیژن لە ئاستی ئەو قەزەی کە هەڵگرین بەرپرسیارەتیەکان لە ئەستوایە بە بڕوای من لە هەموو خۆناغەکان ناتوانی وانە ڕێکخراوەکانی ژنان تەنگ بن ڕنگ بن فشارهێنەر بن و کار بکەن بۆ هۆشیاری تاک بۆ ئەو مەسەلەیە ئەمە خۆی خودی ئەوەی کە لۆمە ئەخرێتە سەر ڕێکخراوەکانەوە خودی ئەوەی کە ئەڵێ بەرەو ڕووی ڕێکخراوەکان بەرپرسیارەتەکە ئەمە خۆی لەوەیە کە هەیە بۆیە باس ئەکرێ ئەیکینا زۆر جار ڕێکخراوی تر هەیە لە شەریحەی ترە لە بواری ترا ئیش ئەکا بۆ مەسەلەی ژن زەقە بۆیە تێڕوانین هەمیشەش لە ناو کۆمەلگەیەکی ڕۆژهەڵاتە کە ئەتوانین بڵین ئاستی گەشەکردنەکان ئاستی ڕۆشنبیریەکان ئاستی ئایدۆلۆژیەکان جیاوازی بەخۆ ئەبینێ وەدا ئێستا دامەزراوەکان بە شێوەیەکی دامەزراوی کارەکانی خۆیان ناکەن بوونی هەیە وەکو قەوارە بەڵام وەکو ئەوەی سیستەماتیک بێ ئەمە کێشەی کۆمەلگەی ئێمە یەکێکەوەوانە بۆی ئەمانە هەمووی ڕۆڵ ئەگێڕێ لەوەی کە تێڕوانینی جیاواز بۆ ئەرک و بەرپرسیارەتی ڕێکخراوەکان هەبێت هەندێکی هەر باوەڕی پێی نییە خۆی هەرچیەک کار ڕێکخراوەکانی ژنان هەر ئیشی چەند ئیشی باش بکە بە هەموو شێوەیەک و باوەڕی پێی نییە بۆیە پێی وایە ڕێکخراوەکانی ژنان ئەو ڕێکخراوانن کە زۆر جار کە لە سەرەتاینەوەکانە ئێمە ئەچوین ئیشمان ئەکرد پێیانەوتین خۆی ژنەکان تێگەیەن ینی ئەمە فکرێ بوو کە پەیوەست بوو بە باگراوندی ڕابردووی پێشڕاپەڕینەوە کە یەک ڕێکخراوی ژنان هەبوو و ئیشی بۆ سیاست و ئایدۆلۆژیکی دیاریکراوە کرد ئەمە بەشێک لەو بیرکردنەوەیە بەڵام خۆشبەختانە دوای کۆتایی نەوەکان و سەرەتای 2000ەکان و لە ئێستاە ئەو تێڕوانینە گۆڕاوە بە واتایە گۆڕاوە کە پیاوێک ئەگەر کێشەی هەبێ خێزانێک ئەگەر کێشەی هەبێ ڕوبەڕووی ڕێکخراوەکانی ژنان ئەبێتەوە ئەمە بۆ خۆی تێگەیشتنە لە مەفهوم بۆیە بەڵام هەندێک ئەتوانی بڵین پۆلێنیکی هەندێک هەر بڕیاری یا و باوەڕی بە قەزەی ژن نیە هەندێک هەر بڕیاری یا و باوەڕی بە ئیشکردنی ڕێکخراوەکانی ژنان نییە لەبەر ئەوەی ئەبێتە مای تێگان بۆ مەفهومەی کە خۆی لە ئەسڵا تێگان نییە بەس هۆشیاریە ئەیەی بە تاکە کاتێکیش ژن بێ یا پیا و هۆشیار بێ لە بەرامبەر مافەکانی خودی خۆی قبوڵی پێشەلکاری ناکە قبوڵی بێمافی ناکە قبوڵی نایەکسانی و نەعەدالەتی و ناهاوسەنگی ناکە بۆیە ئەمە چەند لە بەرژەوەندی ئەو ئەقلێتە تەسکانەیە کە باوەڕی بە قەزەی ژن نییە وەکو مرۆڤ سەیری بکات ئەوە پۆلێنێکی تریش هەیە بە واقعی بڕیار لە کارکردنی لە نزیکەوە ئەبینێ خۆ زۆر گرنگە بەڕای من زۆر گرنگە کە ئەو کەسانی ڕەخن ئەگرن بزانن کاری ڕێکخراوەکانی ژنان لە چیا خۆی ئەبینێتەوە لە نزیکەوە تێکەڵبوون و چاو بن لەناو ئەو ڕێکخراوانەیە یا متابع بن بە دواداچوونیان هەبێ بۆ کاری ڕێکخراوەکان ئەو کاتە ئەتوانی لایەنی کەم ڕێی خۆت بی بە شێوەیەکی واقعی بە شێوەیەکی بابەتی بەبێ هیچ لایەنگیری و تەحیوزێک بەڵام کە کاتێک تۆ نازانی ئیشی ڕێکخراوەکانی ژنان چییە نازانی دەستکەوتەکانیان چییە نازانی چوارچێوەی کار و پلانەکانیان چییە یەکسەر حکم ئەمە نەک بۆ ڕێکخراوەکانی ژنان بە بڕوای من بۆ هەموو کارێک بۆ هەموو ناوەندێک بۆ هەموو ئینسانێک کە بەرامبەر ئەوی تر و یالایەنێک ئەمە کارێکی هەڵەیە بۆی پێویستمان بۆیە کە بزانین ئەرک و بەرپرسیارەتی ڕێکخراوەکانی ژنان چییە موئەسەساتی حکومی چییە پەرلەمانی چییە دادگایی چییە ئەو کاتە بەپی ئەو چوارچێوەی کە ئەرک و بەرپرسیارەتی ئەتوانی تۆ بڕیاری بەسەر بی بڵێ ئەمە ئیشەکانی لەو چوارچێوەیە بەباشی کردووە یاخۆت بە خراپی کردوێتی هەندێک ئەقلیەتێکی ئاینی تونندڕەوی هەیە بڕیاری یاوە کە لەسەر ئەوەی کە ئەمە مەسەلەی ژن مەسەلەیەکە پەیوەستە بە چوارچێوەیەکی بۆتانەوە هەندێک دام و دەستگای یا بنەماڵی خێڵکی هەیە کە ئەوان لە چوارچێوەیەکی تر سێری مەسەلەی ژنەکەن بەڵام گرنگە ئێمە بتوانین وەکو مرۆڤ تێڕوانینێکی مرۆڤ دۆستانەمان هەبێ بۆ ئەوەی ژن و پیا و دوو ڕەگەزی تاواکەری یەکن ئەرک و بەرپرسیارەتیەکانیان لە ئەستۆ ئەگرن پێکەوە بۆ ئەو تەواوکردنە بۆ جێبەجێکردنی بەرزکردنەوەی بەها کۆمەڵایەتەکان بۆ جێبەجێکردنی ئەو کۆمەڵگەی هێنانەدی ئەو کۆمەڵگەیی کە مرۆڤ تایە خۆشگوزارانە بۆیە ئیشکردنی هەردوو ڕەگەز بەرپرسیارەتی یەکەمی ڕەگەزەکانە کە هۆشیارانە ماڵە لەگەڵ ژنا بکەن وەکو مرۆڤ مامەڵە لەگەڵ پیاوە بکەن وەکو مرۆڤ ئەمە نەک لە ئەرکی بەرپرسیارەتی خودی تاکەکان بەڵکو ئەرکی و بەرپرسیارەتی دام و دەستگا دامەزراوەیەکانە کە فەلسەفەی پەروەردە فەرهەنگی کلتوری پەروەردەیی ئاستی ڕۆشنبیری سیستەماتیکی دام و دەستگاکانی حکوومەت بەرپرسیاری یەکەمن لەوەی ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ پەروەردەی مرۆڤێکە ئەکەن کە لە باخشی ساوایانەوە بە قۆناغی جیاجاکەوە ئەبێ ئەگەر کچە ئەگەر کوڕە کەی کاتێک
توانرا لەسەر فەلسەفەی پەروەردە بە سیستەماتیک و بەبێ جیاوازی ڕەگەزی و مامەڵەیەکی تەندروستانە مرۆڤدۆستانە بۆ ئاشنابوون و تێگەیشتن و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکەکان ئیش لەسەر ئەو سیستەما بکرێ ئەو کاتە ئەتوانی خۆی بەشێکی زۆری چارەسەرەکان و ئەتوان بڵێ لە ئەرکی ڕێکخراوەکانی ژناش ئەو کاتەکەمەکەنەوە ئێمە بە پرۆسەیەکی ناتەندروستی پەروەردەیە بە بڕوای منەوەکان یەک لە دوای یەک پەروەردە کراون بۆیە جیاوازی هەیە لەوەی چۆن سێری ژن ئەەکەی چۆن سێری کچ ئەەکەی جیاوازیەک هەیە بەوەی کە تا چەند سێری کچ ئەەکەی یاوەکو سێری ژنەکەتەکەی وەکو مرۆڤێک پێش ئەوەی کە وەکو ئامێرێک وەکو ئاداتێک بۆ شەخصنەوە بۆ ئەوەی هەر لە ناو خێزانە ئەرک و بەرپرسیارەتی ماڵ و مناڵ و خێزان کە ئەوە بەدیوێکە زۆر پیرۆزە و بەرپرسیارەتێک کە یەکێ لە بەرپرسیارەتەکانی هەردوو ڕەگەزەکەیە وەکو دایک و باوک لە ناو خێزانە بەڵام ئەبینی جارێکی کە ئەوانەیش بە حکومی تێگەیشتن بە تێڕوانینی فەلسەفە نادروستە پەروەردەیەکەی کە تاکی پێپەروەردبووە لە کۆمەڵە گەڕۆژهەڵاتیەکانە ئەوەی جارێکی کە پێویستی بە پیاچوونەوە هەیە بۆیە ئێمە سەر لە نوێ پێویستمان بەڕاستی لە ئاستی سیستمی پەروەردەی خێزان و کۆمەڵگەیە و لە ئاستی سیستمی پەروەردەی حکومڕانیە پێویستمان بەسەر لە نوێ پێناسەکردنەوەی خۆمان هەیە چ وەکو تاک چ وەکو هاوڵاتی چ وەکو ڕەگەز ژن و پیا و مرۆڤن پێش ئەوەی کە تۆ حکمی بەسەرابیت و لە قاڵبی بی بە بڕوای من کارکردنی ڕێکخراوەکانی ژنان بە ڕیتمی ئەو قۆناغە گەشەکردانەی کە لە کۆمەڵگەیە خوازیارێتیویەتە پێشەوە پیاچوونەوە بە پلانیان بە بەرنامەیان بەکارکردنیان بە شێواز و میکانیزمەکانی کە لە قۆناغێک ئەشێ جیاواز بێ بە قۆناغێکی کە ئەم ئەرکی ڕێکخراوەکانی ژنانە و ئەرکی بەرامبەرەکەیش کە کۆمەڵگەیە کە سیستمی حکومڕانیە کە تاکەکانە لە ناو کۆمەڵگەیە ئەمە پێویستی بە پرۆسەیەکی گشتگیری هەمەلایەنەی پەروەردەیی و ڕۆشنبیری هەیە بۆ ئەوەی بتوانێت تێگەیشتنێکی بابەتیانە و واقعیانە لە ئاستی مەسەلەی ژنانابوونی هەبێت بۆیە ئەرکی هەموو لایەکە پێکەوە بتوانین کۆمەلگە بە گەشەکردووی و بە گەشەکردن بەرەو گەشەکردن و بەرەو گۆڕانکاریەکانی بەرین کە لە خزمەتی تاکا بێ هاوڵاتیە بێ هاوڵاتی سنتەر بێت خزمەتکردنی هاوڵاتی و تاکەکان ببێ بە بنەمای ئامانجەکانمان بۆ ئەوەی لە دەرەنجامە کۆمەڵگەیەک بێتە بەرهەم کە هەمووی لە خەمی گەشەکردنی کۆمەڵگەکەیا بێ لە خۆشەویستی شارەکەیا بێ لە خۆشەویستی نیشتیمانەکەیا بێ و لە پاراستنی کەرامەتی مرۆڤەکانە بێ ئەمە ئەرکی هەمەلایەنی پێویستە نەک تەنها ئەرکی ڕێکخراوەکانی ژنان بێ بە بڕوای من هیوادارم هەموو تاکێک بە ژن و بە پیاوە بتوانە ئیش لەسەر کەسێتی خۆی بکە لەسەر گەشەکردنی خۆی بکە لەسەر وەشیاری خۆی بکە بۆ ئەوی بتوانێ هەمیشە بە دیدێکی ڕۆشنبیرانە خوێندنەوەی هەبێ بۆ خۆی و بۆ بەرامبەرەکەی و بۆ کایەکانی کە ئیشی تیاکات.